ساعت 7 صبحی بدم پایتخت الهولره تماشاگران گهداران من هجا صبح توان بخیر به روش باشه و دست بید که وقت تمیو هروج بچندین بابت و مجارن جواز ام ویدم جمره دیگه هفدو در باز دکن یک جوانم بالا بکشن لسر وزگه تازه یا کهربای کو تیاوا کرن لخباته لسر باشاره هولره هر وها سیستم الکتریکی کو دوان چند روزن در باز بوده بچه وازه چند ساعتين داین هر وها پلان دهاتی چیه اما وی که جی بدنا بحث کرن جبلی چندین بابت و مجارن جواز کم آماده کرن وقت میجی دست بیک به کرتن و چه کرم کن. ارتش عراقی لبرا کو بنکه که سربازی لکفری جگیر بکاو هر وها هزین پیش مرگجی ری بجیگر بنا و هزه نادا. همین کردستان 24 لگرمیانی راگهاند که سوپای عراقی به هنجه تاج نوبرنا چک دارنداشه اپراسیون که سربازی لگرمیان و خانقین دست بکریه. هر وها لبرجی کو بنکه که سربازی دن لگنده کارز یه نافچه کفری جگیر بکا و هر وها راگهاند یجی که سوپای عراقی لبره هزن خوا لسینور قضای خانقین چای ملواری هر وها نافچه کولاچو و سوس بلاخ کوبهلا 36 تنه ناسکرن وانجی گیر بکد همان دم دجی هزن پیشمرگه ریگه به جگربون وان هزن نادا هر وها راگهاند نجی اگر سوپا انکارتش عراقی هزه که سربازی جوین لوی نافچه جگیر بکه او این هزن پیشمرگه ده همان نافچه جگیر بکن لآلیه دن سوپای ترکیه سنتر شاردریا کانیماسی تو باران کرد. سربست کرایی رهبر شاردیه یا کانیماسی کوک مگوتی جبو کردستان 24 راگهاند کوتوبخانه سوپای ترکیه سنتر اوی باجوروکی بحث کانیماسی کن تو باران کرو هجمارک گله هاونجی لجدوریه تن 100 متر جناوراستا باجار کت نخواره. اما جبوی که جدا کو اوی کمین جارا توپخانه سوپای ترکیه سنتر کانیماسی توپاران بکن او جی ترسو سترس لجم خلکی و نافچه درست کریه. جالی خوفجی ایرو انجمن وزیر عراقی لبصره دجوا و ایرو اروکوهات راگهاندن سروک وزیر عراقی بگمان مصطفى کاظمی و سردانا بصره بکه هر وها وجبینه کتایبت جی به پروبلم و کشین و داواکاری و دخوازین بصره جی انجام بدن جالی خواه جی عوده عواد نونر بصره ده پرلمانتوی عراق در راگهاند که ایرو هجمارک داخوازی و پروبلم هولاتیان تنه آراسته کرن جبو مصطفى کاظمی کود ناوان ده جی پرسه بهرین بونه پارزگاه بصره یا اما جبوی که جدا کو او داخواز جه کاظمی دکن کو پرسه بهرین بونه پارزگاه بصره آراسته کمیسیون هلبجاردنان بکه حتی کو بین بچه بواره راپرسیه آن کو دنگدانه. چونو هاتن ل22 نافچین شرنخه هات راگهاندن قدغیا چونو هاتنه هات راگهاندن لگور پارزگار شرنخه باکوره کردستانه اف قدغیا چونو هاتنه ج 22 نافچین شرنخه بخواه دگره او ج شرنخ جزیره سلوپی چیه جودی ارو هابشی راگهاندن قدغیا چونو هاتنه سوپایا ترکیه اپراسیونه که برفره لچیه جودی دست بکر پارزگار شرنخه راگهانجی کوبریا را قدغیا چونو هاتنه حتی 3 روزان بردوام دو و داخواز جه خلقه دکه کو پابندی بریاره قدغیا چونو هاتنه ببین. دلالی که دن دیاره کو ترامپ و اردوغان پیوندی که تلفنی انجام دانه و هروش لیبیا دانستاندن سری کرنه و دانه بحث کرد. دونالد ترامپ سروک ولایت نیگرسین امریکا و رجب طیب اردوغان سروک کمار ترکیه ده پیوندی که تلفنی ده کو انجام دانه ترامپ و اردوغان دانستاندن درباره روش نافچه و هروها به تبتیجی لیبیا کرند. همان دمه ده پیوندی نوباره واشنطن و انقره جی دانه بحث کرد. ده بلاف بویه ده که هاتیه کشکسبی راگهاندیه که ترامپ و اردوغان درباره پرستا لیبیا گهش نرکفتنه که به جهتان هاجی چه زانیارین زده تر لسر بلاف نکرده.
کورتای ئەمە بەسەر هەفتوو دەهات لێن هەم دەرباسی ناو هەمژار و تەوەرێن ڕۆژ باش دێن. ئەگەر مرۆڤ سوود و دەرفەتێژ وەختێ خۆی زێدە ببینێ بێگومان وێ ئافراندنێ بکێ. vê carê jî du genc ang û xortên rûniştvanên şaredeya biyara bixwe koşkek ji texta an kûdar durust kirine û herwiha kirine ser çaveyan ku çavkaniya pariya nanê xwe bijêwî jiyana xwe. Ev her du xort ji bilî ku kelûpelên kulturîyê navçeya hewra menê û herwiha qawaxaneyek û kitêbxaneyeke biçûk jî di nav wê koşkê de durust kirine. Ev koşkevan her du gencan bûye cihê bala geştyaran yanî bala geştyaran xwe dikişîne û digel kirîne her pêdawîstiyekê wêneyekê gel koşkê jî digirin. Ev her du xort dibêjin giring e pêwîst e ku gencên Kurdistanê bikarbin li ser piyên xwe biwestin bisekirin û herwiha ew bixwe pariyê nanê xwe an ku jiyana xwe peyda bikin. وطني وطني باوانو أي وطني نشيب لا بالمي أي وطني نشيب لا بالمي عزيزي أولا مانك أي خوابه وبابيرمي أي خوابه وبابيرمي إن جا وطن ويكنيا عزيزي سەرەتا هاوڕێم دیار بیرۆکەی دروستکردنی کۆشکەکەی دانا ئیتر پێشی باش بوو دوای ئەوە وتی شتێکی جیاواز دەکەین بۆنمونە جیاوازیەکە شوێ ئێمە توانین کتێبخانەیەکی بچووک دروست بکەین سەرتا گوستمان کتێبخانەیەکی بچووک دروست بکەین کە دروستیشمان کرد دوای وتی لەگەڵ ئەوەشە قاوەخانەیەکی بچووک دروست دەکەن بۆ دروستکردنی ئەم بەشە جیاوازەی دەرەوە کە قاوەخانەکە و پێک هاتووە لە کتێبخانەیەکی بچووکە بەڕاستی جێی دڵخۆشی خەڵکی بیارەیە وە شتێکی جیاوازە بۆ ناوچەکە بۆ نمونە ئێمە ئەچینەوە دەستگا ڕۆشنبیرانە لە سلێمان یا لە ناوچەکانی تر کتێبی هێنین ئەمە شتێکی باشە هەم بۆ خەڵکەکە ئێرەوە هەروەها بۆ ئەو گەشتیارانەی کە ڕووکەنە ئێرە شتێکی جیاوازە بینن ئەمە پێم وابێ لەگەڵ هاوڕێ دیارە یەکەم ئیشە تا ئێستا لە ناوچەی هەورامانە کرابێ قاوەخانە و لەگەڵ کتێبخانەیە. زیاتر گەشتیارەکان حەزیان لە قاوەیە هەنێ جۆر قاوەمان هەیە بۆ نمونە لە ئێستا قاوەی تورکیمان هەیە عەرەبیمان هەیە قاوەی قەزوانمان هەیە قاوەی خێرامان هەیە لەگەڵ هەنێ شترا بە زیاتر گەشتیارەکان حەزیان لە قاوەیە و تەڵەبیاتەکە زیاتر لەسەر قاوەیە. من هەر سەرەتا خەون و خەیاڵم ئەوە بوو شتێکی وا دروستکەم ینی بە تەختە دروست بکرێت جیاواز بێت لە شتەکانی تر لە خانووی بۆ منە مەسەر لە هاوشتانە ئیتر ماوەیەک سەفەری دەرەوەم کرد بە بەڕیتانیان کە گەڕامەوە زیاتر گەشەی سەن لە مێشکمە وتم هەرە بێ بیکەم ئیتر سەردانی شارەوانیمان کرد وعدی ئەوەمان پێیا کە شتێکی جیاواز بکەین شتێک بێ نمونەیی بێت لە بیارەیە خەڵک چاوی تێکا و بەشێکی بکەین بە کتێبخانە دوایەوە کتێبخانەکەشمان دروست کرد بیرۆکەی ئەوەشمان بوات قاوەخانەکە دروستکەی لەگەڵ هاوڕێم هونەرە. بەڕاستی شتێکی باشە ئەمە ینی بۆ گەنج لە بری ئەوەی ئێستا حکوومەت خۆ دەزانی وەزڵەکە حکوومەت هەلی دامەزرانی زۆر کەمە هەلی کاری زۆر کەمە بەڵام ئەگەر گەنج لەسەر پێی خۆ ڕاوەستە ئیشێک بۆ خۆی بکات ئەمە شتێکی زۆر زۆر باشە بۆ گەنج. ڕووبەڕەکەی 3 بە 4 تقریبان درێژی 4 مەترە پانیەکەشی 3 مەترە. تر دوایەوە بە تەختە ڕووپۆشمان کردووە کامل هەمووی بە تەختە ڕووپۆشمان کردووە و ئەمانە ژەر بیرۆکەی خۆم بوو ئەم چوارچێوە ڕەفانە هەرویستم بە تەختە بێت نەوەک بەشێ بە ئاسن بێ یان شتێک دوور بێ ینی ویستم هەمووی یەک پارچە هەمووی بە تەختە دەرکەوێت. گرنگی کتێبەکان زیاتر ئەگەر قاوەخانەکە هەبێ
کتێبەکانیش هەبێ شتێکی زۆر باشە بۆ نمونە گەنجێکی وەک ئەم کوڕەدا ئەنیشە کتێبێک بخوێنێتەوە قاوەیەکیش بخواتەوە چێژێکی تری هەیە وانە شتێکی جوانە. زۆری لەم کتێبانەی کە لێرەن هەمویان ئەدەبیاتە بۆ نمونە ئەدەبیاتی وڵاتانی جیاوازی تێدایە زۆربەی ئەو کتێبانەشی کە لێرەن لە بواری ئەدەبیاتە بەتایبەتی لایەن گەنجانی ئێرەوە تەرجومە کراونەتە کوردی بۆ نمونە ئەم کتێبە کە پێشتر ئاماژەم بۆ کردوەڵە لەگەڵ هەندێک کتێبی تراکە ئێستا نەماون فرۆشراوە. بجنبین بحثام جارێکی گەلێک گرنگ بکەن کو ئەس باوەڕ دەکەم دەهوەدی چاوە نوچەل سەرهاتنە شەوپاندن و گەلێک بەحەس لێ هاتەکردن ئەوژی بامەدەبوونە مەسرور بارزانانی سەرۆکی حکوومەتە هەرێما کوردستانê وێستگەیە هەلمێ یا کارەبایە ئەنکۆ ئەلکتریکا خەباتێ دەست بکارکردە وێستگەیە کارەبایەژی وێ سەر هەلم یانکو دوو تێ ینی بکار دکێ 300 مگاواجی و ڕێژەیە 10 سەدی برێ بەرهەمانینە کارەبایە زێدە دکەژی وەزارەتە ئەلکتریکان و کارەبایە کوردستانێژی ئاماژە بۆ یەکێدا و ئەڤنها بتیکرایە ڕۆژانە 15 بۆ 15 دەمژمێر کارەبە بە هاوڵاتیان تێداین جالێکی دنڤێژی هەروەکو مەگوت ئیساڵ چەند هەلمەتێکە برینە کارەبایە زێدەڕەوی یانکو زێدەبوونێ لە پارێزگە هەولێری هاتنە ئەنجامدانش بۆ کۆم زێدەتر سەرڤێم جارێ باخبن پێویستە و جنابە باژارە هەولێرێژی بەتایبەتی ئەم بشۆپینن ڕەوشا کارەبای ئەلکتریکێ بە میهوانداریە برێزەندازیار حوسێن حەمەد رێ بە برێگشتیە کارەبایە هەولێرێ کوان هەڵوێ دەرێت ستودیۆ ئامادەی میهوانێمەیە ئەمێ بەحسا بێم جارێ بکەن بەیانی باش مامۆستا زۆر بەخێر بێ پیرۆزە وێزگەی کارەبای تازە چێشتێکی نوێ لە بۆ هەرێمی کوردستان و بە تایبەتی پارێزگای هەولێر زیاد دەکا. زۆر سپاس پیرۆزە لە هەموو کوردستان چونکە ئەو وێزگەیە هەرچەندە لە سنووری پارێزگای هەولێر لە دەڤەری خەباتە بەڵام سوودەکەی لۆ هەموو کوردستانە ئەو کارەبایی کە بەرهەم دێت بەشی هەموو هەرێمی کوردستانی دەدرێت. درێک باشە هەتا چەند یاری دەدەر دەبێت بۆ ئەوەی کارەبەکە زیاد بکرێتە یان بۆ ناوچەیەکی تایبەت دەبێتنەوە؟ نەخێر وەکو ئاماژەم پێدەلۆ سەرجەم هەرێمی کوردستانە نەک تەنها لۆ پارێزگای هەولێر بەڵام وێزگەکە لە سنووری پارێزگای هەولێرە بێگومان هەر زیاد بوونەک لە توانای بەرهەمهێنانی کارەبا سوودی لۆ هەموو هەرێمی کوردستان دەبێت بە تایبەتی بڕێکی لەو شێوەیەکە نزیکەی سەتادەی ئەو کارەبای لە کاتی ئێستادا بەرهەم دێت زیاد دەبێت لە تۆڕی هەرێم بێگومان کاریگەری خۆی دەبێتن و کاژمێرەکانی هەبوونی کارەبا لە لای هاوڵاتی زیاد دەکات و هەروەها دۆخی کارەبا باشتر دەکات. باشە ئێستادا بەشکردنی کارەبا لەسەر هەرێمی کوردستان هەمووی وەکویەکە ڕۆژانە ساعتەکان ئەو بڕەکارەبایی کە بەرهەم دەهێت بە جۆری ڕێژەیەک هەر پارێزگایەک بە جۆری ڕێژەی خۆی لەو بڕەکارەبایە کارەبا وەردەگرێت و دابەشی دەکات بێگومان کاتژمێرەکانی هەبوونی کارەبا زۆر نزیکن لە یەکدی لە پارێزگایەک بە پارێزگایەکی دیکە. جگە لەو جێگانێک کە کێشە و گرفتی تەکنیکیان هەبێت کە بەهۆی بارزۆری تۆڕەکانەوە ڕەنگە نەتوانرێت کارەبا دابش بکرێت وەکو پێویست یاخود کارەبا بگەێنرێت ئەگەر نا ئەوانەی دیکە بێگومان زۆر لێک نزیکن. ئێستا ڕۆژانە لە سەنتەری شاری هەولێر چەند ساعت کارەبامان هەیە حکومی؟ بە تێگرا لە شەو ڕۆژێکدا نزیکەی 14 کاتژمێر کارەبا درێت بە هاوڵاتیان وەکو ئاماژان پێدا لە سەرتاوە جگە لەو جێگایانەیە کە کێشە و گرفتی تەکنیکی و بارزۆریان هەیە چونکە بەهۆی بارزۆری لەسەر تۆڕەکانی کارەبا ڕەنگە ناتوانرێت لە هەندێک جێگادا ئەو بڕە کارەبایە بدرێت هۆکاری ئەو بارزۆریش بێگومان دەگەڕێتەوە لە ئەوەی کە لە ساڵانی ڕابردوودا بەهۆی قەیرانی دارایی نەتواندرایە ئەو پرۆژانەی کە لە پلانی بەڕێوەبەرایەتی گشتیماندا بووە جێبەجێ بکرێن. چی گرفتێک هەیە ئاستەنگیەک هەیە لە گەیاندنی کارەبا بۆ ئەناو کۆڵانەکانی هەولێر؟ ئاستەنگەکان وەکو ئاماژەم پێدا لە تۆڕەکانی کارەبا لەوەوە دەست پێ دەکات لە هێڵەکانی گواستنەوە دەست پێ دەکات و وێزگەکانی
گۆڕینی ڤۆڵتیە و هەروەها تۆڕەکانی دابشکردن هێڵەکانی کە کارەبا لە وێزگەکانەوە دەگەێنن بە قەزا و ناحیە و گەڕک و کۆمەلگا و گوندەکان ئەوانە وای کردیەکە ئاستەنگ لە بەردەممان هەبێت لە دابشکردنی کارەبا و لە گەیاندنی کارەبا بە هاوڵاتیان کاتێک کە کێشەی بازۆری لەسەر هەر یەکێک لەو هێڵانەدا دەبێت لەو وێزگانە لەو تۆڕانەدا دەبێت بێگومان وا دەکات کە نەتوانین وەکو پێویست بە پێی ئەو خشتەیە کە هەیە کارەبا بگەێنین. بەراورد لەگەڵ وڵاتانی تر کارەبای هەرێمی کوردستان زۆر ئارزانە هەرچەندە کەمیشە بەڵام ئەی حکومی ئەگەر باسی بکەین ینی بە پێی پێویست هەیە پەیدا دەبێت چونکو لەولاش مۆلیدە هەیە قەرەبوو دەکرێتن بەڵام ئارزانە گران نییە. بەڕەچاوکردنی دۆخی هاوڵاتیان دۆخی دارایی هاوڵاتیان یەکەی کارەبا زۆر پشتگیری کراوە بە تایبەتی لۆ پۆلەکانی ماڵان و کشت و کاڵی زۆر پشتگیری کراوە بەڕەچاوکردنی دۆخی دارایی هاوڵاتیان بێگومان ئەو نرخەدانرایە. بەڵام زیادەڕەوی ئەو دوو شوێنە بۆچی بوو کە ئەم ساڵ هەتا ئێستا دوو زیادەڕەوی مابزانام کۆنتترۆل کراوە چه هۆکارێک دەگەرێتەوە وێن ئەوانەی کە زیادەڕەوی دەکەن. زیادەڕەوی دوو بابەتە یەکێکیان ئەوەیە کە زیاد بەکارهێنانی کارەبا زیاد لە پێداویستی خۆت یاخود بەهادەردانی لە بەکارهێنانیدا لۆ نمونە هاوڵاتی لە ژووری حەوانەوەی یاخود لە جێگای کارکردنیدا کە ئێستا ئێمە لە وەرزی هاوینداین ئامێرەکانی وەکو سپلیت دادەگیرسێنەوە ڕەنگە بەجێ دەهێڵێ بە داگیرساوی بەبێ ئەوەی سوودی لێ ببینێت یاخود پلەی گەرمی سپلیتەکەی ڕەنگە لەسەر 17 دادەنێتن و دەرگای ژوورەکەی دەکاتەوە سوودێکی ئەو تۆ لەو سپلیتە لە نابیندرێت لە کاتێکدەکە کارەبایەکی زۆر بەهادەر دەدات یاخود لە کاتی ڕۆژدە ڕەنگە گڵۆپەکان دادەگیرسێنرێن کۆمەڵێک بابەتی لەو شێوەیە کەوا دەکات کە بەهادەردان لە بەکارهێنانی کارەبایەکەدا ببێتن و بەبێ ئەوەی هاوڵاتی سوودی لێ ببینێت زیان دەگەێنێتن بەو کارەبایی کە هەیە. بابەتی دووەمیان زێدەڕۆی ئەوانەیە کە بەسەرپێچی کارەبایان ڕاکێشایە لە ژێر پێوەرەوە کارەبایان ڕاکێشایە یاخود دەستکاری پێوەریان کردیە یان مۆری سەرەوە مۆری خوارەوەی پێوەرەکان شکاندیە یاخود هەندێک کەس ڕەنگە بەبێ پێوەر کارەبایان ڕاکێشایە بۆ ئەو بابەتە ئێمە هەروەکو ئاگادارن ئێمە لە سەرەتای مانجی دووە هەڵمەتێکی چڕ و پڕ دەستی پێکرد لە پارێزگای هەولێر و ئەنجام درا هەڵمەتێکی زۆر سەرکەوتوانە ئەنجام درا بەڵام بەداخەوە لە سەرەتای مانجی سێ وەستێنرا و سست بوو کارەکە بەهۆی خۆپارێزی لە ڤایرۆسی کۆرۆنا لەو ماوەیەدا دیسان دەست بەکار بووینەوە هەڵمەتەکە لە کاتی ئێستادا بەردەوامە و کارێکی باش ئەنجام درا لە ماوەی ڕابردوودا. ئەتا ئێستا چەند سەرپێچیتان تۆمار کردووە؟ لە سنووری پارێزگای هەولێر لە سەرەتای مانجی دووەوە تاوەکو ئێستا 1550 سەرپێچی کارەبایان لێبڕایە و هەروەها سزاش دراون سزایەکەشیان نزیکەی ملیارێک و 260 ملیۆن دینار بووە. چەند مێگاوات گەڕاوەتەوە ئێستا بۆ ئێوە وێزگەکە؟ تەخمینکردنی ئەوەی کە چەند مێگاوات گەڕایتەوە ڕەنگە هێندە ئاسان نەبێت بەڵام مەبەست لە بڕینی سەرپێچیەکان تەنها ئەوە نییە کە بە وردی بڵێن ئەوەندە کارەبایە بگەڕێنرێتەوە بەڵام بەگشتی کارکردن لەسەر بڕینی سەرپێچەکان دەبێتە هۆی ئەوەی کە کارەبا بگەڕێنرێتەوە. ئێمە لە کاتی ئێستادا وزەی ونبوومان لە هەموو هەرێمی کوردستان نزیکەی 135 تاوەکو 140 نزیکەی 10 تاوەکو 15 لە سەدای ئەوە هۆکارەکەی تەکنیکیە ئەوەی دیکەی دەمینێتەوە 120 تاوەکو 125 دەگەڕێتەوە لە ئەو سەرپێچیانەی کە لەسەر تۆڕەکانی کارەبا کراون. کارکردن لەسەر بڕینی سەرپێچیەکان دەبێتە هۆی ئەوەی کە کەلتورێک لە لای هاوڵاتی دروست بێت و هەروەها هاوڵاتی نەتوانێت دەست لۆ سەرپێچیکردن ببات. کاتێک بگەینە ئەو ئامانجە و ئەو کاتێک کە هاوڵاتی نەتوانێتن دەست لۆ سەرپێچیکردن ببات بێگومان ئەو بڕێکە ئاماژەم پێدا ئەو 125 بە سوود و قازانجی گشتی دەگەڕێتەوە. ئەوە لەلایەکی دیکەشەوە دادپەروەریەک دەبێت لە دابشکردنی کارەبایەکەدا هاوڵاتیەک کە بەبێ ئەوەی کە پارەی کرێ کارەبایەکە بداتن و بە سەرپێچی کارەبای ڕاکێشابێن دراوسەیەکەی ڕەنگە کری کارەبایەکە دەدات ئەگەر تەماشا بکەین نادادیەک لەو کارەدا هەیە لۆیە بڕینی سەرپێچیەکان جگە لەوەی کە
بە سوودی ئەوە تەواو دەبێت کە کارەبایەکمان لۆ دەگەڕێتەوە بە فیڕۆ نەچێت لەلایەک کەشەوە نواندنی دادا لە نێوان هاوڵاتیان. هاوڵاتیان چەند قەرزداری بەڕێوەبەرایەتی کارەبان ئێستا؟ لە سنووری پارێزگای هەولێر بە سەرجەم هاوبەشان کە دەڵێن سەرجەم هاوبەشان ئێمە 5 پۆلی هاوبەشانی کارەبامان هەیە میری و بازرگانی کشت و کاڵی پیشەسازی و ماڵان بە سەرجەمیان نزیکەی 484 ملیارد دینار قەرزمان لەسەر سەرجەم پۆلەکانەوە. دوواداچوون لەسەریدا دەکرێتن بۆەوەی بدرێتە بە حکوومەت بەوەی سوودی لێوە بگرن لەوانەیە لە هەندێک پرۆژەی تری کارەبا؟ بێگومان بە دوواداچوون لۆ دەکرێت بەڵام سەبارەت بە پۆلی ماڵان ڕەنگە لە کاتی ئێستادا ئێمە پێ ڕێنمایەکەن هەر هاوبەشێکی کارەبا کە قەرزداری کارەبا بێت دەبێت کارەبایەکەی لێ ببڕین بەڵام بەڕەچاوکردنی دۆخی هاوڵاتیان لە کاتی ئێستادا ڕەنگە ماڵان کارەبایان لێ نابدرێت بەڵام پۆلەکانی دیکە بێگومان کارەبایان لێ دەبدرێت و هەروەها لۆ هەندانی هاوڵاتیان و هەروەها هاوکاریکردنی هاوڵاتیان لەوە بابەتە بڕیارێک لە ئەنجومەنی وەزیرانەوە دەرچوو بەوەی کە ئەوانەی کە قەرزدارن ئەگەر پارەکانیان بدەن تاوەکو 1.15 لە قەرزەکانیان خۆش دەبین. 1.9 ئەم ساڵ؟ بەڵێ. یعنی هیچ پلانێک نییە کە لەیان خۆش ببن و نەیدەن پارەکە؟ من بڕیارێکی لەو شێوەیەمان نەزانیە نەخێر. باشە باسی خاڵێکی زۆر گرنگێت کردەوەیە کە هاوڵاتیان کە دەڕۆنە دەرێ ئامورەکانی ناوماڵێ بەجێ دێڵنەوە و سپلیت و کارەبا و گڵۆپ و ئەوانە هیچ پلانێکتان نییە لە سیستەمی خوێندن لەگەڵ منداڵان وانەیە کە بێ تایبەت بێ بە تەوفیرکردنی هەموو بڵێن وزەکان و چ کارەبا بێ چه ئاو بێ؟ ئەوە بێگومان لە ئاستی وەزارەتماندا ئەنجام دەدرێت لەگەڵ وەزارەتی پەروەردە یەکێک لە خاڵەکانی کارنامەی وەزارەتی کارەبا لە کابینەی نۆیەمدا ئەوەیەکە بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی پەروەردە و وەزارەتە پەیوەندیدارەکانی دیکەش هەریەکە و بەگوێرەی خۆیان لۆ کارکردن لە بەفیڕۆنەدانی ئەو سامانە نەتەوەیی کە هەیە کاری لەسەر دەکرێت. پارەی مۆلیدا لە هەندێک ناو ینی کۆڵان و جادە بۆ شوێنێکی تر وەکو یەک نییە زۆریش گلەی لەوە دەکەن کە هەندێک جار گران دەبێ. دروستە ئەوە چۆن کۆنتترۆل بکرێت؟ دروستە ئەو بابەتە هۆکارەکەی دەگەڕێتەوە لە ئەو قسەی کە ئاماژەم پێیدا کە لە هەندێک جێگا بەهۆی باشزۆری لەسەر تۆڕەکانی کارەبا ناتوانرێت ئەو بڕە کارەبایی کە هەیە وەکو خشتە پێیان بگەێنرێت. لۆ نمونە من ئاماژەم بەوەدا بە تێغران نزیکەی 14 کاتژمێر کارەبا دەرێت بەڵام لە جێگایەکی دیکە هەیە ڕەنگە بەهۆی بارزۆری لەسەر وێزگەکە یاخود لەسەر هێڵەکانی گواستنەوەیان دابشکردن ناتوانرێت ئەو بڕە کارەبای بدرێت لە زیاتی ئەوەی 14 کاتژمێر ڕەنگە 12 کاتژمێر بدرێت. ئەوە هۆکاری ئەوەیە کە جیاوازی لە نێوان گەڕەچێک لۆ گەڕەچێک یاخود قەزایەک لۆ قەزایەک ڕەنگە گوندێک لۆ گوندێک ڕەنگە جیاوازی لە نرخی مۆلیدە ئەهلیەکان هەیە چونکە لەو حالەتەدا مۆلیدە ئەهلیەکان پێویست دەکا زیاتر کار بکەن کاتێک کە لە جێگایەک و 14 کاتژمێر کارەبا دەدەیت پێویست دەکات لەو حالەتەدا مۆلیدە ئەهلیەکان نزیکەی 10 کاتژمێر کار بکەن بەڵام ئەگەر بێت و 12 کاتژمێری پێ بدەی کارەبا ئەوە لەو حالەتە 12 کاتژمێر کار دەکات مۆلیدەکە لۆیە بێگومان نرخەکەشی لەو جێگایانە گرانتر دەبێت. بە پێی ساعاتەکان دەبێتن ئەوە کارەبا دەدرێت لەلایەن مۆلیدەکانەوە. ئێستا باسی ئەومان کرد کە ئەم وەزگای کارەبا لەسەر هەڵم ئیش دەکە چەند جۆری بەرهەمهێنانی کارەبا هەیە لە هەرێمی کوردستان و بە چ شێوازێک دەکە؟ ئەوانەی کە لە کاتی ئێستادا لە بەردەستدان لە کاردان لە کاتی ئێستادا وێزگە کار و ئاویەکانە ئەوانەی وەکو دوکان و دەربەندی خان و وێزگەکانی کە بە غاز کار دەکەن ئەویش وێزگەی بەرهەمهێنانی کارەبای غازی هەولێر و دهۆک و سلێمانیە و هەندێکیان بە نەوتی ڕەش کار دەکەن و ئەو وێزگەیە کە ئاماژەمان پێیدا بێگومان ئەویش هەر بە نەوتی ڕەش لە پاشماوەی پاڵاوگەی کەورگۆسک بێگومان ئەویش کار دەکاتن کە ئەوانە ئەو جۆرانن کە لە کاتی ئێستادا کار دەکەن لە هەرێمی کوردستان. کامەیان پێت باشترە کە زیاد بکرێ؟ بێگومان ئەگەر لە توانادا بێت کارۆ ئاوی ڕەنگە لە هەمویان باشترە لەبەر ئەوەی تەنها ئەوە نییە کارەبا بەرهەم دێنێت بەڵکو ژینگەش چاک دەکات و هەروەها لۆ ئاژەڵا ئاویەکان بێگومان بەسوودە کۆمەڵێک لۆ هەروەها لۆ گەشت و گوزار بەسوودە کۆمەڵێک سوودی لەو شەیە بەڵام بێگومان دانانی وێزگەی کارۆ ئاوی تێچووەکەی لە سەرەتاوە ڕەنگە زۆر
زیاترە لە تێچووی وێزگەیەکی بەرهەمهێنانی غازی یاخود گازی لە دوای ئەویش بێگومان و هەروەها ئەو ئەوانەی کە وەکو وزەی خۆر وەکو با ئەوانە بێگومان باشترن لەبەرەوەی دۆستی ژینگە ناودەبرێن و هەروەها کۆمەڵێک سوودی دیکەیان هەیە جگە لەوەی کە کارەبایەکە بەرهەمدێنن. گەلێک سپاس سێرەبەرەی گشتەیە کارەبایە هەولێرێ برزەندا زیار حسێن حەمەد کوتت گەلن بۆ سەروێ مژارێ بێبیە کارەبایەکە باشتر و خزمەتتن باشتر. ئومێدەوارین دەستان خۆش گەلێک سپاس کەرەمکە ڕۆژ باش. باشتر. وێجا ئەم بن ملژیاری دوێزە گەلێک باشە. وێجا هەفکارە من هەروە کومگوتی لە باژار و باژارۆکین کوردستانê تمی نوچە و بابەتên cawaz digelme çopînin vê carê jî wes bi hêj germiyanê hevkarê min herêm cav wê digelme bê herêm roj baş qawam xwarduwa belam hêşta tozek çawm bexewa nazama tu qawet xwarduwa bi xeber hatû yan hêjda لای چم نەخواردو هێشتا جا لایەوە زۆر زۆر گەرمە دەڵێن هەرێم ئەو هەتاوەکەم ئەو خۆرم لێمەدا ینی خۆری بەیانیشە بۆم بەیانیش ئەوەندە گەرمە خۆرەکە یان ناتوانم چاوم بکەمەوە جا خۆشم چاوم بچووکە من ناشتوانم چاوم بکەمەوە وە کارەکە ئەوەیە ناتوانانی عینەکەش دانێت چونکە ئێستا لەبەر کامێرا و جا هەرێم بۆمان باسکە ڕەوشی کەش هەوا لە گەرمیان چۆنە لەو ناوچەیە هەروەها چی دیکەش هەیە کە بۆمان باس بکەی ڕۆژەوی شارەکە فەرموو. بەڵێ دووبارە ڕۆژباش بۆ تۆ و بۆ تەواوی بینەرانی کوردستان 24ش سەرەتا لەوە دەست پێکەم ژمارەی توشبوانی بە ڤایرۆسی کۆرۆنا لە سنووری گەرمیان بەردەوام زیاد دەکات. ئێستا ژمارەکە گەشتوتە بەپی دوای نامارکە لە ئێوارەی دوێنێ وەزارەتی تەندروستی بڵاوی کردوتەوە گەشتوتە 1970 کەس ئەمە تەنها ئەوانن کە لە بەڕێوەبەرایەتی تەندروستی گەرمیان تۆمار دەکرێن تووشی ڤایرۆسەکە بوونە لەم 1970 کەسە 355 کەس چاک بۆتەوە و 42 کەسیش گیانی لەدەستداوە. ئەم ژمارەیە بێگومان ئەو ژمارانن کە لەلایەن بەڕێوەبەرایەتی تەندروستی گەرمیانەوە تۆمار کراون بەڵام ژمارەکە زۆر لەوە زیاترە بە پێی زانیاریەکانی تەندروستی گەرمیانەوە بە پێی داتا و ئامارەکان کە ڕۆژانە کۆی دەکەنەوە چونکە لەم نەخۆشخانە تایبەتەکانی ڕۆژانە سەدان کەس پشکنین بۆ خۆیان دەکات دەردەکەوێت هەڵگری ڤایرۆسەکەن بۆیە لە گەرمیان لە دۆخێکی تایبەتی بڵاوبوونەوەی ڤایرۆسەکەدایە. ئەمە یەک سەبارەت بە گەرمیانیش گەرمای گەرمیان هەر زۆر بە ناوبانگە ئەوەندە گەرمە یان ئێستا ئەتوانم بڵێم ئێستا وەک هێشتا نەبووەتە کاتژمێر 8 بەیانی من لێرات یان تەحملی ئەو بەرخۆرە ناکەم ئەوە گەرمە بەڵام لێرە هۆکارێکی دیکەی بڵاوبوونەوەی ڤایرۆسەکەش گوڵستان لە گەرمیان چییە؟ ئێواران چکە خەڵکی بە ڕۆژ لەم کاتانە ینی بەیانیان تاوەکو سعات 5 و 6 ئێوارە زۆر بەکەمی دێتە دەرەوە بەڵام لە کاتژمێرەکانی کۆتایی ڕۆژدا ینی ئەو سعات و 2 ساعتەی کەماوە کە شەهەوا تۆزێک خۆشتر دەبێت خەڵکی بەلێشاو ڕوو دەکاتە بازاڕ سەتەری کەلار لە کفری لە هەموو شارەکانی گەرمە ئەمە قەرەباڵغەیەکی زۆر دروست دەکات کە قەرەباڵغێ کەی زۆرەکە دروست دەکات بەریەکەوتن دەبێت ئەمە شۆکارەکەیەوە ینی کە شەوای گەرمیان گەرمە و ئەو بەریەکەوتنە زۆرەی شەبێ لەو 1-2 ساعتە ئەمانە هەموو کاریگەری کردوتە سەر ئەوەی ڤایرۆسی کۆرۆناش لە گەرمیاندا ڕۆژ بە ڕۆژ زیاد بکە. بێگومان هەویە سلامەتیە و خۆپارێزیە ژمارەی توشبوان زیاد دەبێت. بەڵێ ji بۆ خەلکێ دەڤەرێ و هەفکارە من هەرێم جافش گەرمیانێت دگەل من بووی لەولاوە دەڕۆمە ئەولا دەڕۆمە زاخۆ چیت هەیە بۆ ئیسلام؟ خۆزگەستە لە زاخۆ بووە خۆشی هەیە چای ئیسلامیش ماش دەکەم دێ باشە گەلێک سواز هەفکارە من هەرێم جافش گەرمیانێت دگەل من بووی بەرێ خۆ بدمە زاخۆ جام هەفکارە خۆ ئیسلام یوسف و ئەژنا باشارێ زاخۆ ئیسلام لویالی هەرێم تەنێ قەمیسێک بەرکردبوو گوملەکێک بەرکردبوون هاتە چاکێت خۆکریە ئەو دوێ خۆزگەم بە ئیسلام خۆزی ڕەوشە زاخۆ دەبێ لجەمەوە ڕەوش چاوایە کەرەمکە ڕۆژ باش
گلستان روش باش خدات همی بینریم کردستان 24 باش بودن جخوا هرمی ناوه که دیجه هلگرتیه باید پرامنره کباب خور آها نظام تفجی زانیه نه والله نبیست بو ولی برواجی هرمی جخوا ما روبار خابری لزاخو ها یعنی بله. برواجی گرمیان نه اصل کلکا روبار خابری ما هنگاتی اوی هیا نوکو گرمیان دبه هندکی کش هوای زاخو جدای لدی سانجی پشتی کوم کتنه چله هاوینه دنیا گرم بویا پلین گرمه برز بوینه گلستان از دنوا بازار هری گونه زاخو دومه ام دبجنه سیکا تاری یعنی هینا دکانت سال 1920 لوی داره هنه جارنا خلق حزدکه یعنی هر د بازار نی د رستوران نی د خوارن نه خو خلق تی وی بازاری جبوی کو بهنا کیفنا بازار زاخو جد زاخو جوی تاخی جوی گرکه دست پیکیلی و بوی زاخو یعنی الوره جوی هبون مسلمان هبون مسیحی هبون همه بکرات وی بازار دا کار کریه هین آجه دکان توانت وی چاخی و که خام ماینه هند گلو پل نوانجه حتی دناف دا ماینه جبرنده خلق گلک خوش قصتا وی بازاری دکتن یک شوان دکاندار این کفنن وی بازاریش ملا جرجیسه راستی جی گلستان اتناف بازاری دما تو ترینی تو بجه بو من ماستا که خوش بینه بجه هرم بو ماستا که ملا جرجیسی بینه که هم ملا جرجیسی ببینن ملا جرجیس کیه و بو ما بحثا ماستی خواه بکتن تو چاوانی ملا باشی سلامات خير وسلامات بحثا ماستی گر ما گویتی وقتی تو چی که داد بجه ماستا که خوش بجه ماستا ملا جرجیسی بو بحث که خوشی ها بی ماستی کیوه بو 4000 اکاتشی خلکه فرق ماستي ما طبعا ماستي خمولية ماستي وهي ماستي عالم شيري كرن عندك شيري كرن شيري تجاري يجي في مالي مسانية بزنية نافضة عندك احتمال تشغيلات يما ماستي ما خمولية يا خدانية يا مالا حميدة كالدورية خرابني بالبحرية بازوانا بزن نافضانين بزن نافضانين اجر حمي بازي صافية و بحيلة تشي كمبير بيني فيديو برا خدي قال على مصطفى يعني بمناطق قيموغه هي قيموغيه ما بس قيموغيه فودي ناس ينوصف داس نوكي من اگر چند سالت تو کار دکانداری و ویژن سپیاتیت که چند دت وسیکه داد و وسیکا هری که نازاخو اوه بینه أبا 28 سال نه أبا 28 ساله اسبياتيت فروشم برينجش من دكانا فيقي هبي يا كاسكاتية مهبي از هم فيسيكي دان يعني تقريبا فيسيكي احتمال بي بنسيكي اش حمية قديم ترى اش حمية قديم ترى بيت كابن مهبين مع علي الفيري بي شيخ عبد العزيز الرهابي شيخ عبد الرحمن بي محمد حاسوبي دمك يعني حتى جيج الفيسيكي ده هابن سيكازا خدي من نجي منيتنا بس عبد الرحمن هك هبي مسيحي بخياط بمودي تبي دنحاء وج مسيحي بهابين بلا هنديال رينموت شوان انشان خد باريز خدي ماني بو خام خد باريزين امشي من الكاسي نوكين بيتام خد باريزي عيالي خد باريزين ملتي خد باريزين ياش نبدي ان شاء الله ندير ما بيكيني بقوات خدي باش الشجرات تشتاقي بكاني خوشت ما بيناتها ومشتريتها ضل فيري تشي بيها ام بيرات انا قرآن نايد بيرام طبيعي تشي بس نايد بيرام خد بله گلستان بله يعني ماست داتش بيجي هين تشتكي ديال نخمو زور سباس قيمة سرديك بلا خلاص بنا ماست انت ما تحتي كام جدي كرنوخم بس لا والله صراحة عندك كرن گلستان البته بره ماست که خوش دادی ملاجر سندش ماست خواب شراسته يعني برو واجد که بله برو واجد که جخوا قیماق جهه بگوش میسل جبوتی تزبار قیماق میسل جته ادی هندکی کفناتی آوی بازاری به وی آوای رفات که توان ابوی جه خوشی خلک زاخو خوش قصدنا بازارید بجا اسلام تاكسي كسوار كوي بانيرو ماستي وجمرة بشينا هوليرم تبدل بربرتشينا نعم تخصص زعما جاب تشتكي بكم براسي او نافشي اگر حتى ديار بكر جد بيجا انا من قلت وانا يعني جوينا فشي زاخو حتى لي ديركي وانا از باورتكم تعما شيري وانا نزيكي هفدويا لو ما تعما برهمن واجي
وەکە هەفتووی ئەس باوەت کەمە گەرزنها پەنی ڕێزا خۆ بخۆمەوە کوێ میە دێرکێ خوار بێ شقا چاقی من یه درکش خورد گرام چون سوریه ده براستیش لیک نزیک بونکش بلکه هر دو خمالینه خۆمالینە و سروشتە دەڤەرەژی نێزیکی هەفتوویە بحکمێ ئەوەی و ناوچەیەکە جوگرافیایەکە گەلێک سپاس ji bo hevkarê min İslam Yusuf ji zaxo ku tu digel min bû silav û rezek taybet jî ji bo îmamî heye Vece me ji germiyane şopan dibe çi qas gerim bû zaxo jî gerim bû lê ne biqasî germiyane lê bajar û bajarokên dilên Kurdistanê gelo rewşa waye kerem kerem bi hevdûre bizanbin rewşa seqaya Kurdistanê ئەو بگشتی ڕەوشە سەقای باژار و باژارەکەین کوردستانی وەکومە بەبدورە شۆپان لێ ژنەڤە باژارێ هەولێرێژی ئەس باوەڕکەم ڕەوشە سەقای گەلێک گەرمە هەفکارە من هۆشمەند سادق ژە سنتەرە پایتەختێ دیگەلمەیە هۆشمەند بەیانی باش ژبلی ڕەوشە سەقایێ ڕەوشی ئەلکتریک کارەبا چۆنە لە ناو شار گوڵستانم کاتت باش دیارە بەهۆی بەرزبوونی پلەی گەرما ڕێژەی داواکاری زیاتریان خوازە سەر کارەبا زیاتر دەبێت و یەکێک لە بەرنامەی کاری کابینی نوێی حکوومەت هێرەمی کوردستان بریتێ لەوەی کەوا بتوانێت کارەبای نیشتیمانی بکاتە 24 سەعاتی بۆ مەبەستەش چەندین ڕێکاری گرتووەتە بەرهەم لە بەگەڕخستنی کۆمەڵێک وێزگەی کارەبا و چاکسازی لە کەرتی کارەبای نیشتیمانی بۆ نمونە لە سەرەتای ئەم ساڵەوە حکوومەت هێرەمی کوردستان وەزارەتی کارەبای ڕاستپال بۆی کەوا تاوی ئەو سەرپێچانەی کراونەتە سەر کارەبای نیشتیمانی ببڕێن و بۆ لە سنووری پارێزگای هەولێرش ئەو پرۆسەی لە مانگی دووە دەستی پێکرد بەڵام بۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە سەرەتای مانگی سێڕاگیرا لە ماوە دەستی پێکردوێتەوە تاوەکو ئێستا چەندین سەرپێچی کارکە دەستدرێژیان کردووەتە سەر تۆڕی کارەبای نیشتیمانی بڕاو نوێ لەبارەی ئەو هەڵمەتەوە بەردەوامە ئێستا لەکوێیە تاکەی بەردەوام دەبێت وە چەند
کەس بڵین سزادراون بۆی سەرپێچیان لە تۆڕی کارەبای نیشتیمانی لەگەڵ کاک حەکیم ئیسماعیل گفتوگۆ دەکەین کاک حەکیم و کاتت باش بالەوە دەست پێ بکەین ئێستا پرۆسەی بڕینی سەرپێچەکان بەردەوامە لەکوێیە چتان کردووە چەند سەرەتا بە خێراتنتان دەکەین زۆر سپاس بۆ دەرفەتەی کە پێتان داین ئێمە خۆتان دەزانن لە یەکی دۆ لە کاتی دەستپێکردنی هەڵمەتی بڕینی سەرپێچیەکانی کارەبا بە سەرپەرشتی جەنابی پارێزگار کاک دکتۆر فرسەت سۆفی بە هاوکاری برایانی پۆلیسی کارەبا و لەگەر برایانی پۆلیسی قەزای ناوەند و برایانی پۆلیسی قەزای دەشتی هەولێر دەستمان بە هەڵمەتەکە کرد لە یەکی دۆ دەستمان پێکرد تاکو 27 سەردانی 725 شوێن کرایە تیمەکان مەفرەزەکانمان واتە بڵین باشترە بڵین تیمەکانی بڕینی سەرپێچی لە 725 شوێن 128 شوێن تەنها سەرپێچیان هەبووە بە خۆتان دەزان بە هۆی ئەو ڤایرۆسی نەگریسی کۆرۆنا بەرنامەکانمان بڕاک پچە و ماوە ڕادەگیرا و لە یەکی سێوە دەستمان پێکردەوە تاکو سێ چار بەس لەبەرەوەی فترەی زیاتر کەرەنتین شتوا بوو سەردانی 6 شوێن کرایە 10 شوێنیان سەرپێچی هەبووە ئیتر دوایە کەرەنتین دەستی پێکردەوە ڕاگیراوە تاکو 6 دەستمان پێکردەوە تاکو 26 110 شوێن 48 شوێنی تەنها سەرپێچی هەبووە و قەزای دەشتی هەولێریش هەر سەر بە بڕێوەتی دابەشکردنی کارەبای هەولێر دووە لە بەرەوەی هەولێر دابەشەی بەسەر دوو بەڕێبەراتی دابەشکردنی کارەبای هەولێرێک و بەڕێبەراتی دابەشکردنی کارەبای هەولێر دوو ئێمە وەکو کارەبای هەولێر دوو لە دەشت قەزای دەشتی هەولێریش 355 شوێن کرایە 296 شوێن سەرپێچی هەبووە کۆی گشتیەکەی 1250 شوێنمان پشکنیە بە باڵەخانە و گەڕەکەکان و مەزرعەکان و هەم شوێنەکان 482 شوێن تەنها لە سنووری بەڕێبەراتی کارەبای هەولێر دوو سەرپێچی هەبووە پرۆسەکە بەردەوامە لەکوێن بەڵێ پرۆسەکەمان بەردەوامە ئێستا لە ناو ئێمە لە ناو شاری هەولێر تیمەکانی قەزای دەشتی هەولێرش لە ناو مەزرعەکان پشکنینەکەن تاکەی بەردەوام دەبێت ئێمە هەر بەردەوام دەبین پێشی و هەڵمەتەش هەر بەردەوام بووین بەڵام لە کاتی و هەڵمەتە بە هاوکاری جەنای پارێزگار و پۆلیسی قەزای دەشتی هەولێر و پۆلیسی قەزای ناوەند ینی هەڵمەتەکەمان زۆر چڕ و پڕتر کرد ئەگەر نامە هەر پێشتریش بەردەوام کراوە بڵێ دەستگیر نا بەس غەرامە بڵێ بە تەواوی نازانم لە بەرەوچکە ئەو لە بەشی فرۆشیاری پارەکان دیار دەکرێت بەڵێ پارەکی زۆر غەرامە کراوە زۆر بەخێر بێن زۆر سپاس دەستان خۆش گوڵستان نەگەڕێمە لای تۆ لەبارەی پرۆسی سەرپێچیەکان و بڕینی ئەو سەرپێچانەی کە لەسەر تۆڕی کارەبای نیشتیمانی هەیە بەردەوامە ئێستا تیمەکان لە دوو شوێن لە ناو سنتەری شاری هەولێر و لە دەوروبەری شاری هەولێریش لە مەزرعەکان دەگەڕانەوەی زیاتر سەرپێچی کردووە کەوا سزای مالی دەدێت کارەباکەشی دەبڕێت تاوەکو سەردانی بەشی یاسایەکان دەکات بۆی کەوا هەم سزاکە وەربرێت و هەمیش جارێکتی کرد ئەو سەرپێچیانە دووبارە نکاتەوە بەڵێ ئەفکاری من هوشمەند سادق ژنەوە باشار هەولێرە گەلێک سپاس بۆ زانیاریان تۆ میێوانێتە بەجان بەحسە لیستکان بکنن بەحسە ڤانلیگەیان بکن یەن کوبێ هەندەر برێڤە دەچون چەند هەیڤان سەکنین ئەوون هاژی بەردەوامیە ددنەدە خەلکی دیل ماڵێ خوا لە فوتبۆلە تەماشا دەکەن و سپۆرە بگشتی یعنی هەموو ساڵێ هاتیە ئیشەف چەند لیستێکێن گرنگ دەخولێن ئەوروپا دە برێڤە دەچن بەحسا پریمەر لیگە بکن نیوکاسل تۆتنهام دەمژمێر هەش دەست بێت کە هەر دە پریمەر لیگەدا مانچستەر سیتی بۆرنمۆس دەمژمێر هەش دەست بێت کە بە هەمان شێوەیە دە پریمەر لیگە دەم بەردەوامیەکەن ئارسینال بێجارێ و لیڤەرپول دەمژمێر 10 و 15 خولێک دەست بێتکە یەکش لێستکەن بەهێزە ڕکبەری دناوا پریمەر لیگەدە گەلێک خۆرد بووە لەم بەحسا سێریە ئای بکەن بۆلۆنیا و ناپۆلی دەمژمێر 8 و نیو بەرامبەری هەفتوو لێستکەوان دەست بێ دکە میلان و پارما دەمژمێر 8 و نیو بە هەمان شێوەیە و لە سریە ئەم بەردەوام بکەن ئەم بەحسا نۆدێن زیتکن و لازیۆ کو دەمژمێر 8 و 45 خولێک دەست پێ دکە هەروەها داوی لێستێکژیوە دەمژمێر 10 و 45 خولەک بە دەنەڤبەرە ساسۆلۆ و هەروەها یۆڤنتۆس کۆ ئەڤژی لێستکەکە خۆرتە ئەگەر وە تێبینی کرد لێستکن کو نۆرمال بن یان کو ئاسناوەند بن واتخنە دەمژمێر هەشدە و یەن کو خورد بن واتخنە دەمژمێر دەهدا یعنی وا باشقەت دەینن
لێلالێکی دن ئەگەرم بەحسە بکەنە مژ پریمیر لیگای و سریایی دەرکەبن بێگومان لیگایان دنجی برێڤە دەچن و قەرەمانیان دنجی برێڤە دەچن لێڤیان هەری گرنگ بوو کو ئیرۆ ئەنکو ئیشە برێڤە دەچن هونەرمەندێن شانۆیە لە دیاربەکرەیە گەرم بەحسە بکەن بەرە خۆ بدنەوەی ئالی ڕاگەهاندن و ئەو ji ber ڤایرۆسا کۆرۆنایê an hejîn karin baş şanoyên xwe encam bidin û herwiha dixwazin vegerin li ser şanoyên xwe serdika şanoyan pêşkêş bikin şanogeriyan pêşkêş bikin lê wekir ji ber rewşan ha ku heye ew jî koronayê hemû çalakî hatine sekinandin eger birêve biçe jî dibe ku bê xelk be bê handir be bê temaşeker bin dibêjin jî ku ev sê mehane zêdetir wan tu kar encam nedaye herwiha saziyên din jî tu karî ji ware nakin heta ku bikarbin vegerin ser karên xwe kam hevdûre bizan bin gilehiyên wan çi ne û çi dixwazin وەکو ڤیرۆسا کۆرۆنا کۆڤید-19 li ser hemû jiyanê bandor kiriye û dike, hunermend jî bandorên neyînî ji wê serdemê dîtine û balê dikşînin ku serdema şano hatine qedexekirin, divê ji aliyê dewletê ve piştgiriya wan bihata kirin, lê tu piştgirî nehatiye kirin û niha bi rabûyîna qedexeyê ra jî bac û lêçûnên dewletê jî ji wan tên xwestin. Rêveberê Şanoya Amedê Yavuz Akbûz û balê kişand ku ji sê mehan zêdetir e wan şanoyê xwe girtiye û tu alîkarî ji bo wan nehatiye kirin. Di ser de jî niha bi rabûyîna biryara qedexeyê ra jî dê ji wan kirê, bac û stopaj bên xwestin. Yavuz anî ziman ku ev pirsgirêka hemû hunermendên şanoyê ye û divê bên çareser kirin. یەکێ تەموزێ وەک فەرمی دەولەت گوتن شانۆی خۆ بکەن ئەv jî ئاسەنگێکێ din بخوا دەردەخە ئەم bêjin pandemî baş bivêjî havînê temaşevanê şanoyê tunene havînê sezon tunê ji ber wê jî em nikanin zaten havîn normal mesela mere dikeve prova ye mere payîzî lîska derdixe lê ana mesela em bêjin dewlet ji ber ku me fermî vekir dewlet bê ka qedeveya min ka stopaja min midin û xwedê kiraya dibêje ka kirêya xwe medin yani em ji wî alî de hemû şan û hemû sazî dikevin bin barekê ji alîya aboriyê barekê giran. Şanoger radgînin ku şanoger jî wek bazirganan tên dîtin û wisa jî ji wan bac û lêçûn tên xwestin lê divê ew nêzîkayî bê guhartin. Şanoger Nûşen Adî Güzel jî tîne ziman ku wê li gel gelek zehmetiyan dest bi şanogerî kiriye û zehmetê her tim di karê şanogerî de heye. Lê ji ber hezkirina hilberîna hunerî û lêstikên şanoyê ew mil didin ber van zehmetiyan. وەک ژنێکم دەماکم من دەست پێ کرد بڕاستی ژی ئەس پڕ تەنگاسی ژی ینی ئالیێ ماڵباتێ دە ئالیێ دەروێی دە ینی چاوال مەدنێرن لێ دەما ئەس دەرکەتم سەر دەکێ بڕاستیژی مامۆستەیەکی مە هەبوو دگۆ دەما تە دەرکەتی سەر دەکێ گەرەکە پرسکرێکێ تە چ بە تە دەروا بهێلی ئالیێ دەرونیە دەژێ ئەس نەباش بووم گەرەکە تە دەرە بهێلی و وسا وەری سەر دەکێ من وسا کرد و ئەس بسەرکەتم Şanoger tînin ziman ku di serdemê normal de jî li gel gelek zehmetiyan ew karê şanoyê didomînin û divê barê vê serdemê jî li wan neyê ferz kirin. Sidiq Eren, Kurdistan 24, Diyarbekir. Ez bawer dikim ev rewşa hemû şanogeran li seranserê cîhanê ji we ku hûn zanin şano bê handaran ku xelkên amadebûwan nayê birêve çin divê ku ew jî mîkanîzmeke din ji bo xwe bibînin heta ku ew jî bikarbin vegerin ser karên xwe. لێلالێکی دن واتساپ لە چەند باژارên cîhanê ji kar ket yanî sekinî ji nişkeva. Medyayên cîhanê belavkirine ku aplîkeşna WhatsAppê li çend bajarên cîhanê wek Parîs û Londonê viyên herî mezinin agez bawer dikim êk ji wan herî mezinin ji kar ketin bibe ku hiç yan ku amaje pêkirin ji ber çi sedemekê. Li gor ku hatiye belavkirin jî ku bibe hiç agedarkirinewek an ku bêjinin wê bisekinê ev her du application bêguman WhatsApp ji ku zêdetir ji bo peywendîkirinê tê bikaranîn ji karket û îdînema karkir yanî nema karîbûn peywendiyên xwe encam bidin heta niha jî ti rûnkirineweyek an ku zelaliyek ji aliyê WhatsAppê ve nehatiye ragihandin. Li gelek navçeyan hincaran kêşeyên teknîkî internetê
ين كهرباء روددن بيجومانجي جارنا مدبين الهريمان كردستان جي هن ابلكیشن سکنن بگوان اگرم بحث ابلکیشنه که بکن که ودت دهیا ما درواس بوده گلک دنگ دان لسر بو او جی تیک توک بو لچند دولتان خوشحالیه و اگرم بیجن هاتیه قدغه کرن یعنی ایدی چنابه خلق الوان ولاتان تیک توک بکار بیننش برکو کم ترسیل سر نری تو کلتورا ولاتان خود بینن لچند دولتان دینجی هن دانستان لسر تکرن گلو قبات کن بگرن یان بهلن هنجاران پیوست دیگه هن اپلیکیشن هبن و هنجاران جی پیوست نکه جبر کو تگدانه که دروز دیگه ما نزیکی پنجی خلکان دیگه هفدو درواز کرد زیبید که ما بمجرد وابتن کوما ایرو دیگه هفدو شو پاند بن تباهی زانیاریین کو تخواست ون گهداری بکن گهش بیوا حتی روشه کدن و چند بابت و مجارندن بمنندن و خیر و خوشیده و خاطره